هەفسەرک و پەرلەمانتارên دەمپارتی دەبێژن پرۆسا عاشتیە قۆناغا یەکەم تەمام کردیە. داخواز دەکەن ناڤەڕۆکە هەفدیتنێ دەگەل ئۆجەلان بە تەمامی بێتە بەڵاوکردن. تۆنجەر باقرخان تۆڵای حەتی موغڵاری هەفسەرکên دەمپارتینە. گوڵستان کلچ سەرۆکا فراکسیۆنا دەمپارتی ئەو ژیل پەرلەمانی تورکیا تایبەت ji bo Kursat News ڕاگەهاند. پرۆسا عاشتیە قۆناغا یەکەم تەمام کردیە. چوویە قۆناغا دووەم. دبێ قۆناغێدا کۆمیسیۆنا عاشتیە راپۆرتێک ئامادە دکە لە پەرلەمانی تورکیا. بڕیارێ لەسەر دەدا پێویستە هەنێک یاساژی بێنە سەر ڕاستکردن. ئاماژە پۆیەکەی کردکواتان هار ناڤەڕۆکە ئەوێ هەفدیتنە کۆمیسیۆنا عاشتیە دەگەل عەبدوڵڵا ئۆجەلان بە تەمامی نەهاتیە بەڵاوکردن. ئەپێکژی جهێک قبولکردنێ نینە. دەبە ناڤەڕۆک هەموو هەفدیتن یا دەگەل ئۆجەلان ببێ دەستکاریکردن ji bo raya giştî bêta balavkirin. Şimdi aslında çok önemli bir aşamayı geçtik. Nihada proseye aştî qonağa xwe yekem temam kiriye û derbasî qonağa duhem bûye. Di qonağa duyem de komisyona aştî raportêk amade dike û pêşkêşê parlamentoya Tirkiye dike û li wir biryar li ser tê dayîn. Di qonağa duhem a proseye aştî de divê hendêk yasa bêne serrastkirin. Kîjan yasa û çawa têne serrastkirin divê li parlamentoyê guftûgû li ser bête kirin. Em wek dem partî raportêke berfireh me amade kiriye û di dema pêş de pêşkêşê parlamentoyê dikin. Hêvîdarên hemî aliyek berpirsyarane tev bigerin. Divê mafên Kurdan di destûra Tirkiye'de misoger bibe. Hazırlamış bulunmaktayız. Hem yapılacak yasal düzenlemeler için DEM Parti'nin önerilerini derli toplu bir şekilde. Tabii komisyonun adaya gitmesi ayrıca değerlendirilmesi gereken tarihi öneme sahip olan bir şey. چوونی ئەندامانی کۆمیسیۆنی ئاشتی هەنگاوێکی گرنگە لە پرۆسەی ئاشتیدا بەڵام بەداخەوە ناوەڕۆکی کۆبوونەوەکە بە تەواوەتی ئاشکرا نەکراوە ئەوەش جێگەی ڕەخنەی و قبولکراو نییە دەبێت ناوەڕۆکی هەموو دیدارەکان لەگەڵ ئۆجەلان بەبێ دەستکاری بۆ ڕایگشتی ڕابگەێنرێت دەبێت لەم بوارەدا تورکیا بە شەفافیەت هەڵسوکەوت بکات ئەگەر لە بەرهۆکاری ئەم نیشنایانەوێت ناوەڕۆکەکەی بڵاو بکەنەوە لانی کەم دەبێت هەموو ئەندامانی کۆمیسیۆنەکە لە ناوەڕۆکی دیدارەکە ئاگادار بن. ناتوانین بڵین پرۆسەکە گەشتۆتە بنبەست بەڵام وەک پێویست بەڕێوە ناچێت زۆر هێزی ناوخۆی و دەرەکی دەیانەوێت پرۆسەکە تێک بدەن و بۆ ئەوەی نەبێتە قوربانی هەوڵدانی تێکدەرانە دەبێت تورکیا بە زووترین کات هەنگاوی کردداری و یاسایی بنێت. Türkiye'nin kendi iç tüzüğüne göre gizlilik kararı alınmış olsa bile sürecin çıkandığına dair bir değerlendirmeyi doğru buluyoruz. ئێمە ئەو قسانەی کە باز لە بنبەست گەیشتنی پرۆسەکە دەکەن ڕەتی دەکەینەوە لە ئێستادا گەیشتونەتە قۆناغی دووەمی پرۆسەیاشتی بەرەو پێشچوونی پرۆسەکە پەیوەستە بە ئامادەکردنی راپۆرتی پەرلەمانی تورکیا لەبارەی هەموارکردنەوەی یاسایی لە دوای نووسینی راپۆرتەکە کۆمیسیۆنیش کارەکانی بۆ هەموارکردنەوەی یاسایی دەست پێ دەکات.